بەرزان دووبارە سڵاو بەردەوامین کاک خالید من لەوێ ڕامگرتیت کە قسە لەسەر ئەوە بوو کە ڕێبەرایەتی حیزبەکان زۆربەی کات بێ پرۆژە و پلان و فکر و استراتیژی دوورمەودان و زۆربەی کاتیش بەلاوازی یەکتری دووبارەیەکەنەوە نمونەمان لەسەر دووبارەکردنەوەی قاسملوو بوو بۆ قازی محەممەد بەڕێستان لەو بارەوە چی ئەڵێن ئەگە من باش لە پرسیارەکەی جەنابەت گەیشتە بم دەکرێت ئاوا وڵامی پرسیارەکە بدەمەوە بە باوەڕی من هەر حزبێکی سیاسی دەبێ کاتێک ئاور دەداتەوە بە مێژوو وەک مێژوو ببینێ و دەرسی لێوەرگرێ بۆ ئایندا بەڵام بۆ مێژوو سیاست نەکە مادام بۆ مێژوو سیاست ناکە هەلو مەرجەکان چۆن هەیە بەو جۆرە هەڵی دەسەنجێنێ و تێدەکۆشێ لە ژێر ڕووناکایی ئەو لێکدانەوەدا سیاسەتی مناسب بگرێ لە سەردەمی کۆماری کوردستاندا بە تەبیعەتی ئەو سەردەم کۆمەڵگای کوردەواری ئێران ئەو جۆر سیاست کراوە ڕێبەرانی حزبی دموکراتی کوردستان ئەو وەختی ئەو خوێندنەوەیان لە ڕێگا حەلەکان بووە دوایە کۆمار دەڕوخی ئاڵ و گۆڕێک بەسەر ئێراندا دیە دوایە حزبی دموکرات تووشی زیندان دەبن بەشێکیان دەربەدەر دەبن بەشێکیان دێنە کوردستانی عێراق ئەو مێژۆ کورتەی دوای کۆمار تاکو دروستبوونەوەی دیکەی حزبی دموکرات و خۆ سازماندان ئاڵ و گۆڕێک بەسەر ناوچە و ئێران و دەوروبەر و کوردستانی عێراق و هەمووی ئەوانە هاتووە بۆیە لە سەردەمی دکتۆر قاسملوو کە دەست بەکاری حزبی دەکاتەوە دەبێتە ڕێبەری حزبی دموکراتدا سەردەمی دکتۆر قاسملوو سەردەمی پێشەوا قازی محەممەد نییە کۆمەڵێک ئاڵ و گۆڕ لە دنیا و لە ناوچە و لەوانەدا هاتووەتە پێشیە من ئەو جۆرە بۆ چوونەی کە دوای حزبی دموکرات فعالیتی خۆی دەست پێ کردوێتەوە بە تایبەت لە سەردەمی دکتۆر قاسملوو لەسەر حزب دروستکردنەوە لەسەر شیعار لەسەرەوەی کە چۆن بەرامبەر بە ئێران هەڵوێز بگیرێت چۆن تعامل لەگە ڕووداوەکان بکرێ هەمووی ئاوای لێک دەدەمەوە تەسیری بۆ لەو سەردەم چۆن کۆماری کوردستان تەسیری بوو لە سەردەمی خۆی ئەوەش تەسیری بۆ لە سەردەمی خۆی بۆ وێنە ئەگە لە سەردەمی کۆماری کوردستاندا حکوومەتی کوردی هەبوو کابینە هەبوو دروشمەکانیان جۆرەی دیکە بۆ دوایە خوێندنەوە کە ئاوا دەبێ بە لێکدانەوە لەسەر وەزی ئێران و مەوقعیەتی کورد لە ئێران و تەجروبەکانی حزبی دموکراتی کوردستان ئەگەر وایە ئۆتۆنۆمی یا خودموختاری ڕێگا چارەکەیە هەر ئەوە دوایە کەوتە کوردستانی عێراقیش ئێستا دەبینین دوایە ڕێگا چارە بۆتە فێدرالیزم ڕەنگە 2 ساڵ 3 ساڵی دیکە ئێمە ڕێگا چارەیەکی دیکە بێنین یعنی مەبەستم ئەوەیە ڕێبەری حزب مەجبورە بە خوێندنەوە لە وەزئی مەوجود ڕێگا چارە ببینێتەوە مهم ئەوەیە ئەوەی کە ئەسڵە حزبی دموکرات حزبێکی کوردستانیە حزبێکی نەتەوەیە هەموو تاکتیک و استراتێژی و ئاڵ و گۆڕ و ئەوانەی دایانهێنێتە گۆڕێ لە پێناو جێبەجێکردنی ئەوەدایە ئەوە ئەسڵەکە لە جێگای خۆی بێ بەڵام کاتێک کە مێژوو ئەخوێنیتەوە دەرەکەوێت کە کەمتر شێوازەکانی خەبات متالعاکراوە کەمتر شێوازەکانی خەبات چاپیاخشانەوە بە خۆدا چوونەوەی کردووە ینی ئەوەندەی کە دووبارە بوونەوە ئەوەندەی کە هەڵی استراتیژی ئەوەندەی کە بێپلانی بێ پرۆژەی هەبووە لە نێو ڕێبەرانە لە نێو سەرکردایەتیە سەرەتا باسمان لەوە کرد کە هەمیشە ئەقلی سەرکردایەتی سیاسی خۆی لەسەر بەخۆبوور پاراستووە هەوڵیاوە کوردیشی ئێرانی دەرکەوێ بڕوای تۆ ئێوە لە بەرامبەر ئەو ئیمتیازی کە وەک ئێرانی یەک دەرکەون چیتان دەستکەوتەوە چیتان بەدەستهێناوە بۆ کورد ئەوەی کە چیمان دەستهێناوە یا چیوە دەست دێنین تەبیعەتەن تۆ دەبێت لێکدانەوەیک لەسەر خۆمان و لەسەر ئێران و ئەقلێتی ئێرانی بکەین و چۆن وەرگیراون و چۆن وەرنەگیراون و لە هەمووی ئەوانش مهمتر لە خودی کۆمەڵگای کوردستان چ بنەمایەکمان دامەزراندووە یەکەم ئێمە وەک حزبی دموکراتی کوردستان لە هەمان کاتدا کە حزبێکی نەتەوەین پێناسەی ئێمە کوردستانی ئێرانە لە هەمان کاتیشدا مادام ڕێگا چارەی کێشەی کورد لە ئێران لە چوارچێوەی ئێراندا دەبینین و پێمان وایە ئەو ڕێگا چارەیە دەبی بخرێتە پانتایی سیاسی ئێران تەبیعیە بە معنای سیاسی حزبێکی ئێرانیشی ئایا ئەوە ئێران چێتیە ئایا ئەوە کوردایەتێکە زەعیف دەکاتەوە ئایا ئێمە لەو سیاسەتە چمان وەدەسێناوە تەبیعەتەن دەکرێ و باسانی لەسەر بیا تا ئێستاش لە نێوەخۆی ڕۆژهەڵاتی کوردستان لە نێوەخۆی کوردستانی ئێران لە نێو کۆمەڵانی خەڵک تەنانەت زۆربەی زۆری ئەو حیزبانەی کە هەن و دروست بوونە ڕێگا چارەکە هەر لەوەدا دەبینن جا ئەگەر وایە زۆربەی کۆمەڵانی خەڵک ئەو پەیامیان وەرگرتو کە ئێمە حەلەکە مادام لە ئێراندا دەبینین بە دوای ڕێگا چارەکان لەو چوارچێوەیەدا بن بە دوای بەهێزکردنی خەبات و جم و جۆڵی مەدەنی خۆیان لە دژی حکوومەتی تاران لەو چوارچێوەیەدا بن
مادام حلەکەی ئێمە لەباری ئوسولی ئەوەیە کە مەسلەی کورد لە ئێراندا دەبێت چارەسەر بکرێ ئێمە ناتوانین بە کێشەکان لە تاران بەدەسەڵات لە تاران بە چۆنێتی علاقاتی خۆمان لەگەڵ تەنەوعاتی ئێرانی بە میلیەتەکان و بە حیزبە سیاسیەکان بەوانە بێتەفاوت بین یعنی مەبەستم ئەوەیە هەر بازیەک قەواعیدی بازی خۆی هەیە مادام ئێمە ئەومان هەڵبژاردووە مەجبورین بەو ڕێگا چارەشن ئەگە ئەومان هەڵ نەبژاربایە و کوتپامان بەڵێ ئێمە باوەڕمان بەسەر بەخۆی و دامەزراندنی دەوڵەتی کورد لە کوردستانی ئێران هەیە ڕەنگە بۆمان گرنگ نەبە ئەو کێشانەی لە تارانە سەوزە کێشەی ئەمە لەگەڵ ئەوە تاران و مەشهد و ئیسفەهان چۆن فکر دەکاتەوە ئەو وەختە تۆ لەسەر قەناعەت و باوەڕ و ئیستدلالێک بە قووەت و توانای خۆت بێنیاز لەوە دەدیت خۆت بە توانا دەدیت بە هەموو فاکتۆرەکان بەو حەلە دەگەیشتی بەڵام ئێمە خۆمان لەو حاڵەتەدا نابینین پێمان وایە مادام مەسەلەی کورد لە کوردستانی ئێران لە چوارچێوەی ئێراندا دەبێت چارەسەر بکرێ و ئێمە لەباری عملیەوە فدرالیزمان بۆ هێناوە ئەوە تەبعاتی خۆی هەیە و ئێمە دەبێت بچینە نێو ئەو تەبعاتە بۆ بە قووەت کردنی دەنجی کورد لە ساحنەی سیاسی ئێران کەواتە بڕای تۆ گوتاری ئێرانچێتی بەڕاستەخۆ ناڕاستەخۆ جۆرێک نییە لە لاوازکردنی گوتاری ناسیۆنالیزمی کوردی ئەمە لە کاتێکا کە ئێرانیەکان نە ئێرانیەکان و نە ئۆپۆزیسیۆنە ئێرانیەکانیش کورد لە وڵاتەیە بە ئێرانی نازانن بە ئێرانی ناو نابن بەڵکو بە جیاخوازیان ناوەبن ئەمە نابێتە هۆی کاڵکردنەوەی گوتاری ناسیۆنالیزمی کوردی بەتاوی ئێرانچێتی بە باوەڕی من ئەو ئیستلاح یا وشەی ئێرانچێتی یا عێراقچێتی کە سەردەمەیەک بوو دەورانێک بوو کە بەتایبەت لە شێستەکان بۆ ولاوە کە وردە وردە هێندێک دامەزراندنی کۆڕ و کۆمەڵی ناسیۆنالیستی و چەپ لە هەردوو پارچەی کوردستان وردە وردە گوڵیان کرد و ئوسولەن مەسەلەی کورد لەو پارچانە هاتە گۆڕێ و حەساسیەتی شۆڤینیستەکانیش لە مەرکەزەکان هاتە گۆڕێ بڕێک بە قووەتر بوو بەڵام وردە وردە کە تۆ دێ نێو مەیدانی عەمەلی سیاسی چ شتێک ئەمەلیە چ شتێک غەیرە ئەمەلیە زەعیفتر دەبێتەوە ئێستا ئەوە زەعیفتر بێتەوە و من پێم وانییە دروست بێ بۆ ئێمەی کورد ناسیۆنالیزمێکی زۆر تەنگ نەزەر و جاری وایە تۆ لە هەوای کورددا بێنی لەگەڵ ئێرانچێتێکی بە قووەت بیان خێنی و کێشەیە کە بڵێ ئەوە کێشەی کورد ئەوەیە لەلایەک ئێرانچێتی دەکا و لەلایەک ئەوە دەکا من کێشەی کورد ئاوا نابینم کێشەی کورد ئاوا دەبینم کە کورد چ پێناسەیەک لە مەوقعیەتی خۆی دەکا و بە تەبعیەت لەو پێناسەیە بە دوای ڕێگا چارەکاندا بگەڕێ من پێم وایە ئێستا لە کوردستانی ئێران ئەگە تۆ بچێنێ و کۆمەڵانی خەڵک بە بەراورد لە سەردەمی کۆماری کوردستاندا شعوری نەتەوایەتی و شعوری سیاسی خەڵک لە ئوستانەکانی کوردستانی ئێران ڕۆژ بەڕۆژ لە پەرە ئەستاندندایە جامادام لە نێو خەڵکدا ئەو شعورە پەرە دەستێنیە ئەگە وایە بەحسکردن لە ئێرانچێتی زۆر معنای نامێنێ ئێرانچێتی بە معنای ئەوەیە تۆ ئوسولەن لەسەر ئینکاری کەسایەتی خۆت وەک کەسایەتی کورد لە کوردستانی ئێران و حیزبی سیاسی نەتەوەی خود بە ڕێگا حلێکدا دەگەڕێ کە دێنی مەسلەی کورد و کاری سازمانی و سیاسی کورد لە نێو حیزبێکی ئێرانیدا ئیدغام دەکەی ئەوەی کە دەورانێک بۆ نمونە کوردەکان دەچون لە نێو حیزبی تودەدا کاریان دەکرد دەورانێک کوردەکان دەچون لە نێو حیزبی کۆمونیستی ئێراندا کاریان دەکرد دەورانێک کوردەکان لە نێو جبهەی ملیدا کاریان دەکرد دەورانێک کوردەکان فەرزەن لە نێو ڕێکخراوێکی مجاهدیندا کار بکەن ڕێکخراوێکی ئێرانیدا کار بکەن و لە ناو ئەو ڕێکخراوەدا زۆر بە پێشناسەیەکی ئێرانی چاو لە مەسەلەکانی ئێران بکەن مەسەلەی کورد هەروەک مەسەلەی شەهروەندێکی ئێرانی ببینن کە لە مەشهد و شیراز و ئیسفەهان و تەورێسەیە بەخۆشیەوە ئێستا لە کوردستانی ئێران هەموو کەس وە دوای یا حیزبە سیاسی کوردەکان دەکەوێ یا بە کەسایەتی کورد و موسساتی مەدەنی کورد دێتە گۆڕەیە ئەو سەردەم بەسەر چووە کە تاچی کوردی بچێتە نێو حیزبێکی ئێرانی لەوێدا خۆسازمان بدا بە باوەڕی من بەو معنایە ئێرانچێتی نەماوە بەڵام نەتەنیا نەماوە بەڵکە کەسایەتی کورد و ڕێکخراوەی کوردیش لە مقابل ئەوەدا بە قووەت و بەهێز بووە نوێنەری حیزبی دیموکرات لەگەڵ چەند حیزبێکی تری کوردی و چەند کەسایەتیکی دیاری حوسێن ڕۆژهەڵات لەوانە شێخ عیزەدینی حوسێنی ئەو کات نامەیەک ئاراستەی خومینی ئەکەن نامەیەک بۆ خومینی ئەنێرن و تایە داوای خودمختاری بۆ خود دەکەن دەوترێت ئەم نامەیە تا بەدەستی خومینی ئەگات بە جۆرە جۆرەکان دەستکاریەکرێ بەبێ ئاگاداری حیزبەکان گەر بکرێت زانیاریت لەو بارەوە هەبێت پێمان بڵێ ناوەڕۆکی ئەو نامەیەکی بوو
بۆچی دەستکاری کرا؟ لەو سەردەمدا کە دوای ئینقلابی ئێران هەیئەتی نوێنەرایەتی خەڵکی کورد و مفاوزە و دانیشتن لەگەڵ حکوومەتی تاران دروست کرا. لەو ماوەدا کە خومینی دەسەڵاتی تەواو بوو احترامێکی زۆری ئەو وەخت لە نێو کۆمەڵانی خەڵک بوو لە مەوقعەتێکی باندا بوو کە بتوانێت بە قسەیەکی ئەو زۆر مشکلە چارەسەر بکرێت. سیاسەتی حزبی دموکرات بە تایبەتی و بەشی زۆری کۆمەلگای کوردەواری و لەو سەردەم مەلاکانی کوردیش کە دەوریان هەبوو ڕاستیکەی ئەوە بوو کە تێبکۆشن خومینی بەو قەناعەتە بگێنن کە چارەسەرێک بۆ مەسەلەکە ببینێتەوە. دەورانێک دەوڵەتی بازرگان لە گۆڕێدا بوو، دواتر بەنی سەدر بوو بەڕێی جمهور، هەیئەتی نمایندەجی خەڵکی کورد چۆتە لای خومینی، نامەیان بۆ نووسیوە لەگەڵ دەوڵەتی موقەت وتوێژیان بووە، کۆمەڵێک داوا هاتوۆتە گۆڕێ. ئەو دەوران لە ڕوانگەی منەوە بە لەحازی کێشەی قانونی و ڕێگا چارەکان دەوڵەمەندترین دەورانە دوای ئینقلابی ئێران. بەڵام ئایا ئەو نامە نووسراوە، ئەو نامە لە ڕێ نێۆرۆکەی گۆڕاوە چێ گۆڕیوێتی لە ڕاستیدا ئاگاداری شتێکی وانیمە. من ئەو وەختی نە بەشێک بوومە لەو هەیئەتانە لەو تەمەنەدا بوومە کە لە ئاڵلقەی ئەو باسانەدا بم ئاگاداری شتێکی وامنێ بەڕاستیش. ئێوە کە خەباتی چەکداریتان لەژێر کاریگەری ئەو بارودۆخەی ئەو کات و ئێستا بڕیارداوە لە ڕووی سیاسیەوە چیتان کردو بۆ بەهێز بوو؟ ئایا چەک بۆتە فاکتۆرێکی گرنگ لە نێو خەباتی حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان یا با بڵێن ئەوەی کە بەدەست هاتووە چییە لە خەباتی چەکداری؟ خەباتی چەکداری ئەگە ئاوای پێناسە بکەین ئێمە جەمعێک خڕ بووینەتەوە و چەکمان هەڵگرتووە و خۆمان تەمرین داوە و خۆمان ئامادە کردو ئەوەی کە پێی دەکوترێ شێوەی شەڕی چەکداری سەردەمی ئینقلابی بە تایبەت دوای یەکێتی سۆڤیەتی وانە لە زۆرێک لە وڵاتانە دەهاتە گۆڕێ لە بازنەی کێشەکانی بینی ئەمریکا و سۆڤیەت یاوەی کە پێیان دەکوت شێوەی چێگوارایی لە ڕاستیدا جوڵانەوەی کوردستانی ئێران ئەو شێوە خەباتەی نەبووە. کۆمار کەدا دەمەزرێ بە چەکدا نەمەزراوە، بەڵام حکوومەتی تاران بە چەک دەیڕوخێنە و کۆماریش بە لە حازی چەکداریەوە ئەوەندە چەکدار و ئەوەندە بەهێزی سەربازیەوە بە قۆن نەبوو کە دیفاع لە خۆی بکە. دوای ئینقلابی ئێران هەموو هەوڵی ئێمە ئەوە بوو کە کێشەکە بە چەک چارەسەر نەکرێت و توێژەکان لەگەڵ تاران ڕێگا چارەی جۆرا و جۆر کوتیان خود مختاری غەربیە، کوتیان خود گەردانی باشە، قبولمان کردەی باشە ئەوە بیە، کوتیان 26 مادە زۆرە، کوتماندەی 6 مادە باشە، کوتیان ئەو ڕێگا چارەیە زۆرە، ڕێگا چارەی دیکەمان دیتەوە پاڕاینەوە هەوڵماندا. بەڵام حکوومەتی تاران لە سەردەمی ئایەتوڵا خومینیدا ڕاستەکەی داواکانی سڵح ئامیزی ئێمەیان قبول نەکرد، چیان کرد هێرشیان کردە کوردستان. لە کوردستان ئێمە مەجبور بووین خەڵکێک کە بوو خۆی لە جەریانی ئینقلابی ئێران چەکی کەوت بۆ دەست لە تاران و شیراز و مەشهەد و ئیسفەهان و تەورێزی خەڵک چەکدار بوون. لە کوردستان کە هێرش کرا سەر ئێمە زۆر بێڕەحمانە و بێ ئینسافانە ئێمە دیفاعمان لە خۆمان کرد. تەبیعەتی شەڕی چەکداری کە دوای ئینقلابی ئێران بەسەر ئێمەدا دامەزراوە هەتا ئێستا شەڕی دیفاعی بووە، هەتا ئێستاش. یعنی چەک دوایش کە ئێمە بە دیفاع لە خۆمان مقاومەتمان کردو و لە کوردستانی ئێران شەڕێکی زۆر کە جمهوری ئیسلامی بەسەریدا تەحمیلی کردین و ئێمە مەجبور بووین دیفاع لە خۆمان بووە بکەین، هەموو بۆ ئەوە بووە کە حکوومەتی تاران بەو قەناعەتە بگەێنین کە بەڵێ پاشگەز بێتەوە لە بڕیاری شەڕ بەڵکە بێتەوە سەرمیزی و توێش. ئایا شەڕی چەکداری بەرهەمی چ بووە بۆ ئێمە؟ شەڕی چەکداری بۆ ئێمە کە مەجبور بووین دیفاع لە خۆمان بکەین بەرهەمەکەی ئەوە بوو خەڵکی کورد لە کوردستانی ئێران دەو حکوومەتە گەیشتن کە ئێمە ئامادەین چەکەکانمان دابنین بە شەرتێک لە ڕێگای وتوێژەوە کێشەکەمان بۆ چارەسەر بکەن. حتا لە شەڕی ئێران و عێراق وتمان ئێمە هێزی چەکداری خۆمان دەنێرین لە بەرەکانی شەردەژی عێراق شەڕ بکەن بە معنای ئەوەیە چەک بۆ ئێمە مەبەستی تەعەڕوزی نەبوو بەسەر حکوومەت. و لە دەرەوەی کوردستانی ئێران لە هیچ شوێنێکی هێزی پێشمەرگەی حزبی دموکرات و لایەنەکانی کە هێرشیان نەکردێتە سەر جمهوری ئیسلامی لە هەموویدا لەو شوێنانە بوونە کەوان هێرشیان کردو و دیفاعیان لە خۆیان کردووە. ئایا شەڕی چەکداری بەرهەمی چییە؟ ئێمە دەورانێکی زۆر پێشمەرگەمان هەبوو، هێزی نزامیمان هەبوو، ئێستاش هێزی پێشمەرگەمان هەیە. ئایا لە داهاتوودا هەلومەرجێک دێتەوە پێشێ ئێران چی لێ دێ؟ ئەوە مەوزوعاتێکی دیکەیە. بەڵام پێمان وانییە کێشەی کورد لەو پارچانە لە ڕێگای شەڕی چەکداریەوە چارەسەر دەکرێت. بەڵام لە هەمان کاتیشدا ئەگە دەوڵەتی مەرکەزی خەڵکێک
لایەنێک مەجبور بکە ئەو لایەنە مەجبور بێ بۆ دیفاع لە خۆی شەر هەڵبگرێ چەک هەڵبگرێ تەبیعی ئەوەش دێتە گۆڕێ. کەواتە تۆ بڵیت شۆڕشی کورد هیچ کات شۆڕشی هێرشکردن نەبووە ئەوەندەی کە شۆڕشی بەرگری بووە، هیچ کات چەک ئامراز نەبووە، ئامانج نەبووە ئەوەندەی کە ئامراز بووە. ئەتەوە بڵیت هەمووی مێژووی کورد بە تایبەت مێژووی کوردستانی عێراق و کوردستانی ئێران لەوەدا زۆر دەوڵەمەندن لە شەڕ و شۆڕش و سوڵح لەگەڵ حکوومەتی مرکزی. لە هەمووی ئەوانە هەموو سەنەدەکان دەردەخەن کە کورد قەت بە دوای چەکدا نەگەڕاوە، هەمیشە پێی خۆش بووە مشکلەکەی لە ڕێگای دیالۆگ و گفتوگو و ئاشتی و چارەسەر بکرێت. وەختەیە کێشی کراوەتە سەرێ پەنای بۆ چەک بردووە. بەڵام هەندێک جار ئەبینین کە بزنەوەی سیاسی خەباتی سیاسی بزنەوەیشی ڕوخێنەر بووە، دروشمی بڕوخێ بەرسکردێتەوە. بۆ ئەبێ بزنەوەی کوردی بزنەوەیشی ڕوخێنەر بێ. عێراق و ئێران کورد دروستی نەکردووە. دەسەڵات و حکوومەت و موئەسساتی نظامی و اقتصادی و ئابووری یا دەوڵەتی عێراق کورد دروستی نەکردووە، دەوڵەتی ئێرانیش کورد دروستی نەکردووە. بۆیە لە ڕوانگەی منەوە شعاری ڕووخاندنی حکوومەتی مرکزی شعاری کورد نییە. کورد بۆ خۆی ناتوانێت دەوڵەتی مرکزی بڕوخێنێ. کورد ئەگە زۆریش چەکدار بێ بۆ وێنە لە ئێران، ئەگە زۆریش چەکدار بێ و پرچەک بێ دەیان هزار پێشمەرگەشی هەبێ، کورد ناتوانێت ئەرتەشی ئێران تێک بشکێنێ. ئەو پەڕەکەی عەزیەتی دەکا بۆی دەبێتە ئەسبابی سەرێشە لە تاران قەناعەت بە دەسەڵات بێنێ کە ڕێگا چارەی سیاسی ببینەوە. بەڵام کورد لە هەمان کاتدا کە حکوومەتی مرکزی بەو ناڕوخیە دەبێ بە دوای ئەوەدا بگەڕێ چ شتێک بە قازانجی ئەوە. کورد بە دوای کێشەکەی خۆیدا بگەڕێ لەگەڵ حکوومەتە مرکزیەکان. حکوومەتی مرکزی نابێ پێی وابێ ئەوە حکوومەت کە شیعاری ڕوخانی ئەو دەدا سبەینێ لە تاران کورد دەسەڵات بەدەستەوە دەگرێ، لە بەغدا کورد دەسەڵات بەدەستەوە بگرێ. بەڵام ئێمە بۆ وێنە لە ئێران کە دەڵێن حکوومەتی تاران بە کورد ناڕوخێ و حکوومەتی تاران بە ئێمەش ناڕوخێ و شیعاری ڕوخان کورد نابێ بیکا بە مشکلەی خۆی، کورد دەبێ هەموو هەوڵێک بدا ئەو حکوومەتە بڕوخێ، بیڕوخێنن. ئەنی ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان بەرەو ئەوە دەچێت جوڵانەوە کە و ناڕزایەتی لە نێو کۆمەڵانی خەڵک کە خەڵک لە ئێران بە تایبەت شارە گەورەکان ئەو حکوومەتە دەڕوخێنێ، کورد دەبێ هاندەر بێ باشتریش بڕوخێ هەتا زۆ تەفرت نابێ و لە بین بچێن. یعنی پێم خۆشە جیاوازی بینی ئەو دوو شتە بکرێ. یەک ئەوە ئێمە نین کە دەسەڵاتمان لە تاران پێدەڕوخێ. کورد بۆ خۆی وەی دانەنێ کە شەڕ و خەبات بۆیە دەکا بۆ ڕووخاندنی حکوومەتی مرکزی. نەخێر شەڕ و خەبات بۆیە دەکا بۆ چارەسەری کێشەی خۆی. بەڵام ئەگە شەڕ و خەباتی خۆی لە ئیدامەی خۆیدا لە پانتایی ئێراندا حکوومەتی مرکزی لێکەوتەوە و بڕوخێ باشتریش لەگەڵی دەبێ و دەیڕوخێنێ. باشە بە بڕای تۆ ئەگەر حیزبی کوردی و سەرکردایەتی عقلی سەرکردایەتی سیاسی کورد تووشی هەڵە و ئیشکالی گەورەی سیاسی نەبوو بێت، بۆچی دوای ڕوخاندنی کۆمار، دوای تیرۆرکردنی قاسملو و شەرەفکەندی و هاوڕێکانی، دوای ئەو هەموو شەڕ و دوور و درێژەی کە حیزبی دیموکرات درێژترین خاوەنی درێژترین شەڕ بووە لە نێوچەکەی خۆی لە ڕۆژهەڵاتی کوردستان، بۆچی ئاکامەکەی بە ئێستا ئاگات؟ پێدوانی ئەمە جۆرێک بۆ لە مطالعانەکردنی بە خۆدا نەچوونەوەی استراتیژی و شێوازی خەبات لە نێو حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات؟ حزبی دموکرات کە لە ساڵی 1945 دا دەمەزرێ، دوای نزیک 160 ڕۆژ کۆماری کوردستان دادەمەزرێنێ. کۆماری کوردستانی دوای 11 مانگ دەڕوخی. ئەگە وایە تەمەنی ئازاد و فعالی حزبی دموکرات لە نێو کۆمەڵانی خەڵک هەمووی دەوری ساڵ و نیوەک بووە، کەمتریش. کۆمار دەڕوخێ و حزبی دموکرات ژیانی سیاسی دەگۆڕێ و خەڵکی دەکەوێتە نێو زیندان و تەبعید و هەڵاتەڵات. دوایە ئینقلابی ئێران دەست پێ دەکاتەوە. ئینقلابی ئێران ساڵی 1979 لە 1945 لە 1946 تا 1979 ژیانی حزبی دموکرات ژیانێک بووە لە دەربەدەریدا، جاچ لە کوردستانی عێراقوانە لە نێو کۆمەڵانی خەڵکی خۆی نەبوو بە شێوەیەکی ئازاد. بەنەهێنی کاریان کردەوە، زۆر مەحدود ساواکی ئێران و حکوومەتی پاشایەتی لەسەریان بووە. جاگەوای ژیانێکی ئاسایی و نۆرماڵ نەبووە، ژیانی سیاسی لە تەبعیددا بووە. دوای ئینقلاب دەکرێت 1-2 ساڵێک فەزایەک دروست دەبێت، ئەویش بە تەواوی نا، هەمووی بە شەڕ دەست پێ دەکرێت، لە شەڕی سنە و لە ئوستانی کرماشان بگرە هەتا دەگاتە دەوری نەغەدە ورمی و ئەوانە.
دیسانەکانە تەمەنێکی کەم دەنێ و کۆمەڵانی خەڵکی خۆیدا دەبێت لە پاش ئەوە دیسانەکانە شەڕ و تەبعید بۆ کوردستانی عێراق لە تەواوی تەمەنی 66 ساڵیدا تۆ حیسابی بکەیت ئەو حیزبە 2 ساڵ 3 ساڵ بە ئارامیش لە کۆمەلگای کوردستانی ئێران لە نێو خەڵکەکەی خۆیدا نەبووە دەربەدەری تەبعید زیندان شەڕی بەسەردا تەحمیل دەکرێت ڕێبەرانی دەگیرێن یەک بە دوای یەکدا ترۆر دەکرێن شەهید دەکرێن ئیعدام دەکرێن ترۆر دەکرێن زۆر ئاساییە کە بڵم ژیانی سیاسی حزبی دموکرات ئاسایی نەبووە مادام ئاسایی نەبووە تەبعاتەکەشی بە نسبەت مشکلاتی نێوخۆ هەر ئاسایی نابێت حزبێک کە ئاوا لە ژێر فشار و دەربەدەریدا بووە دەتوانێت چی دیکەی کردبا لە کوردستانی ئێران ئێمە ئەوەی لە تواناماندا بووە کردومانە مەگەر یەکێک لە تواناکان ئەوە نییە تۆ خەباتی پێشمەرگانە بکەی قوربانێکی زۆرمانداوە لە ئەغڵەبی شار و گوندەکانی کوردستانی ئێران شوێنەواری فەداکاری ئەو حیزبە پێوە دیارە تەنانەت ڕەحبەرانی ترۆر دەکرێت هەوڵی جۆرا و جۆر دەدا بەڵام توانایی ئێمە مەحدود بوو ئەمەی ئەوە لە دەستمان هات کردمان بە نسبەت چارەسەری قەزیەکە و ئەوەی کە ئەو مەسئلە لە کوردستانی ئێران بە قۆتر بکەین ئەوە لایانی سیاسەکەی بەڵام حزبی دموکرات دوایە تووشی ژیانێک دەبێت ئەو ژیانە بە لە حازی نێوخۆی بێ مشکلە نابێت بە لە حازی نێوخۆی بێ مشکلە نابێ و کۆمەڵی مشکلاتی لێ دەکەوێتەوە باشە سەرباری ئەو نوسکە و شکستانی کە باسمان کرد لە ڕوخانی کۆمار و تیرۆرکردنی سەرکردەکانی حزبی دموکرات و تەواوی ئەو شەڕەبی ئاکامانی کە دموکراتی کەوت و ئەوەی کە ئێستا خۆت ئاماژەت پێکرد ئاوەری و زیندانی و دوورکەوتنەوە لە ڕۆژهەڵاتی کوردستان پێت وانیە ئەمە تەنها تا ئێستا حزبی دموکرات بە تەنها میتۆدێکی سیاسی ڕوبڕی بۆ تۆ کە ئەوش شێوازی سیاسی و خەباتی چەکداری بووە ئێوە بیرتان لەوە نەکردوەوە کە فکر ئەتوانێت باشتر لە چەک کاریگەری و ئامانجەکانی خۆی پێشێت بۆ نمونە ئەو شوێنانی کە دوای ئەو هەموو نسکۆیە ئێوە ئەکەونە جوغزێکی داخراوەوە و دەستان پێڕاناگە بە هەندێک لە ناوچەکانی ناوچە کوردنشینەکان و کرماشان و شیع کوردەکانی ڕۆژهەڵاتی ئێران پێتانوانیە گەیشتنی فکر ئاسانتر بێ بۆ ئەوێ تا پارتیشی چەکدار تا شەڕی پارتیزانی بەو مەفهومە بڵێم بە ڕاستەوخۆتر بڵێم ناردنی هێزی چەکدار بۆ ئەوێ ئاسانترە یا ناردنی فکری سیاسی بۆ ئێوە بە تایبەتی شوێنانی کە دەستان پێڕاناگە بۆ بیرتان لە جگە لە خەباتی چەکداری بیرتان لە استراتیژی سیاسی تر میتۆدی شێوازی سیاسی تر نەکردوێتەوە هەروەکی پێشوو ئاماژەم پێکرد بیرۆکەی دامەزرانی حزبی دموکرات فەلسفەیەکی مەدەنی ئیدارەی وڵات حکوومەتداری چارەسەری لە ڕێگای دیالۆگ و گفتوگو و کارکردن لە نێو کۆمەڵانی خەڵک بە قانونیکردنی مەسەلەی کورد لە ئێران بە سیاسی کوردنی کۆمەلگای کورد تێگەیاندنی خەڵکی دەرەوەی ئێران لە مەسەلەی کورد ئەوە بوو ئەو بیرۆکەی هەمیشە لە مشتی حزبی دموکراتدا بووە بەڵام هەروەکی پێشووی دیسان ئاماژەم پێکردەوە هەلومەرجێک کاتە گۆڕی ئەو ژیانەی بەسەر ئێمەدا تەحمیل کرد خارج لە ئیرادەی ئێمە بوو ئەوەی کە ئێمە کاری سیاسی بکەین خەباتی مەدەنی بکەین دوور لە چەک و شەڕ و خوێن ڕێژی و خشونەت لە نێو کۆمەڵانی خەڵکدا بووین هەمیشە بیرۆکەی ئێمە بوو و مەشهورە دەڵێن هەمیشە ئەوانەی کە لە نێو خۆی ئێران بەتایبەت چەپەکان و تونڕەوەکان ڕەخنیان لە حزبی دموکرات دەگرت دەیان کورد حزبی دموکرات حزبێکی سازشکارە بۆیە پێیان دەکوت سازشکارە چون حزبی دموکرات هەوڵی دەدا ئەگە شەڕ لە کوردستانی ئێران ڕۆژێک وە درەنجی کەوتبایە بە قازانجی کورد بوو ڕۆژێک لە دموکراسی ئیسفادەی دەکرد سیاسەتی حزبی دموکرات ئەو وەختی وا بوو شەڕ نەبێ شەڕ وە درەنجی بکەوێ تووشی شەڕ نەبین لەولاولا دەیان کورد حزبی دموکرات سازشکارە دوای دیسانەکانە دەورانیش کە بەسەر دەچێتەوە کە لەسەر داخوازەکان هەوڵ دەدرێت وتی وێژ بکرێ ڕێگایك ببیندرێتەوە دیسان حزبی دموکرات سازشکارە ئەگەر وایە ئەقڵیەتی بیرۆکەی کاری سیاسی لە نێو ئێمەدا هەبووە و بەڕاستیش حزبێکی سیاسی و ئینسانێکی سیاسی دەبێت سازشکار بێت سیاست دانوستانە یا دەبێ ئەوەندە دەسەڵات هەبێ بە قودرەتی خۆت دەگەڵی یەکلای بکەوە تەواو ئیدی وەختە دانوستان نامێنێ ئەوە دەوڵەتانن دەگەڵ یەکتری دەکەن تەنان دەوڵەتانیش مەجبور بە دانوستان دەبن جاگە وایە ئێمە ئەو بیرۆکەمان هەبووە بیستم لێرەدا تەئکیدی لەسەر بکەم و ئێستاش ئەومان هەیە تەنانەت لە سەردەمی محەممەدی خاتەمیدا کە سەرۆک کۆماری ئێران بوو ئێمە هەڵبژاردننی مەجلیسی شەشی ئێرانی بە خەڵکمان کورد بەشدار بن
زۆر کەسی دیکە دیسان بە ئێمەیان دەکتەوە حیزبێکی سازشکارە و تەوەهم بڵاو دەکاتەوە ئێمە ویستمان مەجال و فرسەتێک کە هات پۆ گۆڕێ کۆمەڵانی خەڵک لە کوردستانی ئێران کەڵکی لێوەربگرن وەلەو حزبی دموکرات غیرە قانونی بووکانی نەدەکرد با ئەوان بڕۆن کار بکەن احتمال بە نەفسیان بدەینە با خەڵکەکەی ئێمە لەوێ بچنە نێو بازێکە پستە نێو مەسائلی سیاسی زۆریش باش تەوا بوو یەکەمین فراکسیۆنی مەجلسی فراکسیۆنی کوردی لێکەوتەوە کە بەڕاستی ئۆکەی حزبی دموکراتی تێدا بوو هەمیشە ئارزومان کردو کەش و هەوایە کە لە تورکیە هەیە لە کوردستانی ئێرانی شەبایە کۆمەکمان بەوە کرد بە ئەگەر بۆ خۆشمان بە شێوەی قانونی لەوێ نابین ئێستاش ئێمە پێمان وایە بە تەلڤیزۆن بە ئینتەرنێت بە مێدیایی بە قووەتی ئەوڕۆ خەڵک قسەکانی ئێمەیان لە ئێران و کوردستان جۆ لێبێ زۆر بە قووەترە تا بڵین چەند ئەمەلیاتی چەکداری من لە ستودیۆ ئاگادارمەکەن کە کاتی بەرنامەکە کۆتایی پێاتوە ببورە من ڕاتەگرم هەوڵین لە بەرنمەکانی داهاتوترا درێژە بە گفتوکەکەم ئەمێن قسەکردن لەسەر مێژوو ئەلبەتە تەوەری زیاتر و باسی خوازی زیاتر هەڵەگرێ بیرانی بەڕێز ئەم بەشەی ڕدا و مێژوو کۆتایی پێێت تا بە یەگەشتنەوەیەکتر و درێژدان بە گفتوگۆ لەگەڵ خالدی عزیزی سکرتێری حزبی دموکرات بەردەوام بین بەخواتان ئەسپێری خواتان لەگەڵ کە خالیشان زۆر سپاس بۆ تۆش کاک فەیسڵ